پێدەچێ با بڵێن هەنگاوێکی دیکە یان ئاستێکی دیکەی بە ئامانجگرتنەکانی ئیسرائیل بێ بۆ ئێران سەرەتا دامەزراوە ئەتۆمیەکان و هەندێک ناوەندی گرنگی وزەی بە ئامانجگرت ئێستا هەستەکرێ خەریکە با بڵێن ئاستی بە ئامانجگرتنەکانی فۆرمێکی دیکە و ئاستێکی دیکە لە خۆگرێ سروشتی ئەو دامەزراوانەی کە با بڵێن ئیسرائیل لە بردومانەکانیا بە ئامانجیانەگرێ بە دڵنیاییەوە سروشتی دیکەن و ئەکرێ کاریگەری دیکەش لەسەر خودی ئێران و خودی جەنگەکە دروست بکەن ئەوە یەکێک بوو لە پێشهاتەکان بە دڵنیاییەوە کە هەندێک پرسی دیکە هەندێک ئاماژەی دیکە بەرەو ئەوەن کە ڕاستیەکەی ئەم شەڕەم جەنگە بەردەوام بێ و لە هەڵکشانە بێ هەندێکیان پەیوەستن بە بەشێک لە جموجوڵەکانی ئەمریکا هەم فڕۆکەی ئەوانەی کە سوتەمەنی بۆ فڕۆکەی جەنگی دابینەکەن هەندێکی لە پێم وابێ لە ئیسپانیا و لە ئەوروپاوە هێناوە بەرەو ناوشەکە و جوڵیان پێکراوە ئەمریکیەکان ئەڵێن بۆ ئەوەیە کە دۆناڵد ترامپ و ئیدارەکەی دۆناڵد ترامپ لە هەر ئەگەرێکی دیاریکراوە بژاردەی دیاریکراوی لە بەردەستا بێ بەشێکی دیکە پەیوەست بوو بە هێنانی با بڵێن کەشتی فڕۆکە هەڵگری ئەمریکی لە چایناوە لە چینەوە بۆ بەرەو ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەمە ئاماژەیەکی ئەکرێ ئەوەی لێ بخوێنرێتەوە کە شەڕەکە بەردەوامە بێوە ئەمریکیەکانیش هیچ نەبێ بۆ بەرگریکردن لە خۆیان پێویستیان بە جۆرێک لە خۆ بەهێزکردن هەیە بەرامبەر بە هەڵکشانی با بڵێن هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر ئێران و بە دیاریکرایش بۆ تاران و ستێپێکی دیکانگاوێکی دیکەی بە ئامانجگرتنەکان سروشتی بە ئامانجگرتنەکان لە بەرامبەرە ئێرانیش هەڕەشەیەوە کاکە ئەویش هێرشی بەرامبەرەکە هێرشی هاوتاکە و تەنانەت سوپای پاسداران پێم وابێ یان بەرپرسێکی گەورە بە ئاژانسی هێواڵی فارسی وتواڵێ ئەم شەو هێرش ئەکەین کە ڕاستیەکەی لە مێژووە هێرشی ئاوا گەورە بۆ سەر ئیسرائیل نەکرابێت جا ئەمان پێکریان نا بە دڵنیاییەوە هەمووی جێگەی مشتومڕان لە بەرامبەر ئەم هەڵکشانە سەربازیە بە دڵنیاییەوە هەندێک ئاماژەش هەن بۆ ئەوەی کە هەوڵێکی دیبلۆماسی زۆر نێوەندگیریەکی زۆر هەیە بۆ ئەگەری دروستکردنی ڕاگررتنی شەڕەکە و ڕۆیشتنەوە بەرەو دانوستان ئەمە هەم ڕووسەکان خەریکن هەم تورکیا وەکو نێوەندگیر ئەردۆگان وەکو نێوەندگیر خۆی تەڕەح کردووە هەم ئەوروپا وڵاتانی دیکەش بە دڵنیاییەوە وڵاتانی کەنداویش بەردەوامن و دۆناڵد ترامپ ئاماژەیەکی دیاریکراویە لەو بارەوە ئەمڕۆ گوتی دەرفەت لە بەردەم ئێرانیەکانە هەبوو لە دانوستانەکانە بۆ گەیشتن بەڕێکەوتن 6 ڕۆژیان لە بەردەما بوونیان کۆستەوە ئاماژەی بۆیە کە هیوادارە ئیتر ئەم دەرفەتە لە دەست نەچێ دەرفەتی ڕێکەوتنجا ئەمە کەیە چۆن نییە ئەوانە دیار نین چونکە ڕاستیەکەی لە لێدوانەکانی دۆناڵد ترامپ زۆر جار دوو ڕەهەندی لێ ئەخوێنرێتەوە پێشهاتەکان بە دڵنیاییەوە زۆرن و من ئەم پێشهاتە سیاسیەکە هەم ڕەهەندە ئەگەری دیبلۆماسی و دانوستانەکەی لەگەڵ دوو میوانە گفتوگۆکەم دکتۆر حەسەن ئەحمەد مستەفا پسپۆڕی پەیوەندی نێودەوڵەتیەکان ڕێزیان لە هەولێرەوە لەگەڵما بن دکتۆر کرمانج گوندی پرۆفیسۆر لە زانکۆی تەنسی دکتۆر کرمانج لە ئەمریکاوە لەگەڵمایە دکتۆر حەسەن دکتۆر کرمانج سڵاوتان لێبێ هیوادارم زۆر باش بن هەردوو لا بەخێر بێن بۆ زووم دکتۆر لە هەولێرەوە با دەست پێ بکەم ئەکرێ وەسفێکی دیاریکراوی سروشتی ئەم شەڕەی ئەم جەنگەی نێوان ئیسرائیل و ئێران بکەین لە دوای 3-4 ڕۆژ لە با بڵێن هەڵکشانی بردومان و هێرشی دوولایەنە ئەنی بەتایبەت ئەوەی کە ئەمڕۆ ڕوویە لە پێشاتی بە ئامانجگرتنەکانی ئیسرائیل بۆ ئێران بۆ تاران بە دیاریکراوی زۆر سوپاس بەخێر بێن بە ڕێستانەوە کاک دکتۆریش سەبارەت بە پرسیارەکەی جەنابێت لەگەڵ دووشت تێکەڵ دەکەم یەکێکیان لە ڕاستیدا وەکو شرۆڤەکارێکی ئەکادیمی هێچگار دڵتەنگم بۆی کە خەڵکی مەدەنی لە هەردوو گۆڵات دەکوژرێ بۆی کە ژێرخان دەکرێتە ئامانج یعنی ئەوە مووقیف و ئەوە هەستی ڕاستەقینەی ئێمەیە
خاڵی دووەمیان پرسیارەکەی جەنابەت لەگەڵ پێشەکیەکەت بەیەکەوە گرێ دەدەم جا دەچمە ناوەرۆکی وەڵامەکەی کە بۆ بەڕێزت ئێستا لە نەزەرم گرت. ئەویشکەوەیە کە هیچ هەوڵێکی ئاشتی لە ئارادانیە لە ڕاستیدا. بۆ پشت ئەستور بەچی ئەم قسەیە دەکەم بۆی ئەو هێزە گەورانی کە تۆ چاوەڕوانی ئاشتیان لێ دەکەی هەمویان بەرژەوەندیان لە یەکلابوونەوەی ئەم جەنگەدایە جگە لە رووسیا و سین کە بەڵام خۆیشیان گیرۆدەی جەنگن. چای نەڕاستە ئێستا لە ناو جەنگێکدانە بەڵام بۆ تایوان لە حازری جەنگێکدایە لە ڕاستیدا ئەوە دوجاریش جەنگێکەوە رووسیاش ئێستا بۆ خۆی لە تێوەگلانێکی قوڵدایە لەگەڵ ئۆکرانیا. فەڕەنسا کە ئێستا سەرکێشی بە دیفاکتۆی یەکێتی ئەوروپا دەکات لە ڕاستیدا ئەو ڕایگەیاندووە کە ئەو چەکە ئەتۆمی ئێران دروستی دەکات مەترسیە لەسەر ئەوروپا. بەنسبەت بەریتانیا سەرکێشی ئاڵۆزیەکانی زۆری ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەکات و بە هەمان شێوە بەنسبەت ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکاش و ئەم ڕۆژ جیحەوتمان بینی کە چڕەب ئامادە نەبوو بەیانی ئاشتی ئیمزا بکە. جگە لەوەش کۆماری تورکیا لە دیدی جیۆپۆلیتیکی خۆیەوە دەیەوێت قسە هین بکە جم و جۆڵەکانی بکە. تیۆرێک هەیە دەڵێ بالایەنەکانی کە بەریەک دەکەون باش یەکتر شپرزە بکەن جا داوای ناوبژیوانیان لێ بکە بۆی بە قسەت بکەن. ئەوەی دۆناڵد ترامپ ئەوڕۆ لەو منتەڵەقەوە نەبوو لەوە بوو کە ئیسرائیل بە سەرکەوتوتر دەبینێ. بۆچی دەڵێم هیچ هەوڵێکی ئاشتی لە ئارادانیە لەبەروی ئەو هێزانی کە داوای ئاشتی دەکەن لە ڕووی سیاسەتی ڕسمی دەوڵەت و لە ڕووی ئەو بەرپرسیاریەتیە ئەخلاقی و دەستوری و هەروەها ئەو ئیلتیزامە ناوخۆی وڵاتەکانیان و کۆمەڵگای نێودەوڵەتی و جیهانی لەسەر شانیانە دەبێ وا بڵێن نقطە دەبێ وا بڵێن. بەڵام لە کاتێکدا کە وەختی نییە هەوڵی بۆ نادەن خۆی بۆ مادوو ناکەن ڕیتۆریکە. بۆچی خۆی بۆ مادوو ناکەن؟ لەبەر ئەوەی ئیسرائیل لە ڕاستیدا ئەوە ئیسرائیلە گلاوەتە ناو دۆخێکان هێرشێکی دەست پێ کردو ئەگەر نەیگەێنیتە نەتیجە کەواتە ئەو دەستکەوتانی بەدەستی هێنابوون لە دوای حوتی ئۆکتۆبەر لە غەزە لە لوبنان لە وڵاتەکانی دیکە و هەروەها ئەو هەوڵە دیبلۆماسیەی بە ناوی ئاشتی ئیبراهیمی یا پەیوەندیەکەیە ئەو هەماهەنگیە بەدەستی هێناوە تەنانەت لە سووریاش هەر هەمووی پاشەکشە دەکاتەوە. سەبارەت بە ئیسرائیل ئەو هێزەیە کە نابێ هیچ برینێکی ئاسایشی بە تیمار نەکراوی بەجێ بێڵێ. ڕاستە جەنگەکە نابەرابەرە لە ڕووی تاکتیکیەوە لە ڕووی جەنگەکە سەروی تەکنەلۆژیایە ڕاستی ئێمە دەبێ هەم لە جەنگدا ستەیت ویسدەم یان چۆن دەڵە ژیری دەوڵەت ئەو ئیمکانیاتەی لە بەردەستدا لەگەڵ ئەمەوە بەرچاو بگرین. بەڵێ باش دێمە سەری بەڵام پێش هەموو شتێک ئەو وتت نایانەوێت جەنگەکە ڕابگیرێ رووسیا و چاینانە بێت دێمە سەر هەردووکیان بەڵام ترامپ بۆچی لە دوانەکانی بە ئاراستی ڕێککەوتنە هێشتان ینی دوو کاتژمێرە لەمە و پێش لە جیحەوت بۆ بنەوەی جیحەوت لە کەنەداوە قسەی کرد بە هەمان شێوە ئاماژەیە بۆ با بڵێن دەست پێکردنەوەی دانوستان و ئەگەری ڕێککەوتن ئەمە یەک دوو ینی دەمێکی شار چەند شیکردنەوەکەین بۆ کەسایەتی ترامپ لە چوارچەوەی ئەوەی لە ناوچەکەیە گوزەرێ ئەوەندەی با بڵێن خۆی وەکو کارکتەری دیڵمەیکەر دروستکەری ڕێککەوتن پیشانەیە ئەوەندە بە حەزی لە جەنگ و با بڵێن شەڕ و ماڵوێرانی نییە. خۆی وەڵامی بەشێک لە پرسیارەکەت دایەوە حقیقەت منیش هەمە ڕێی جەنابت دەبێت تاکید لێ بکەمەوە ئەوەی کە باست کرد کەمپەینەکەی وە بەرچاو بگرەی هەڵبژاردنەکەی دوای ئەوەی کە سەر دەکەوێت و لە 20 جەنیوەری 2025 دەگا بەدەسەڵاتە تا ئێستا ئەو ستراتیجێتێکی ئاشکرا کردووە هەرچەندە من خۆم پێم وایە استراتیجێت هەتای ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکاش بێ کە ئاشکراکرا استراتیجێت نییە دەبێت تەشتێکی تاکتیکی ئەوەی کە ئاشتی لە ڕێگەی سەپاندنی هێز و لە ڕێی هەڕەشەوە بەرجەستە دەکات. بە هەر حاڵ بەڵام ئەو ترامپ نایەوێت دژی کەمپەینەکەی و دژی مەبدەەکەی و دژی ئەو هەموو ڕیتۆریکە گەورە بێ کە پێشتر کردوویەتی بەس بۆ دەوڵەتێک کە بەرژەوەندیەکەی ئەوەندە بە گرنگ دەگرێ و سوورە لەسەری بە تەنها ئەمە نییە بەڵکو و ئیپیسێنتەرێکی بەریەککەوتنی ئەمریکی لە ڕووی تەکنەلۆژی لە ڕووی ئابووری لە ڕووی سیاسی لە ڕووی هێجیمۆنی لە ڕووی هەموو شتێکەوە لە دەریای ئارام هەیە سین هەیە. بۆیە سەبارەت بە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ئەوەندی بۆی بکرێ بە هیچ چەشنێک نایەوێت لە هیچ شەڕێکی لابەلاوە بگلێت هەتاکو و دەریای ئارام هەندێک نەگەێڕێتەوە کە بەرەو لە دەستچوونە. لە ڕاستیدا شەڕی ئۆکرانیا شەڕی ئێران سەبارەت بە دۆناڵد ترامپ سەبارەت بە ئەمریکا با بڵێن شەڕی لاوەکین
بۆیە نایەوێت لە کاتێکدا کە ئەو لە شەڕێکەوە دەگلێت کە لەوانەیە نەتیجەکەی زۆر دیار نەبێت دوای خەڵکی دیریشی تێوە بگلێن سەرنجەکان لابچن لەلایەکی ترەوە گۆڵی سیاسی و استراتیژیان لێ بکرێ هۆکارەکەی و دووخاڵەیە. سپاس دەکەم کاک دکتۆر. دکتۆر کرمانج دێمە لای تۆیەوە لە ئەمریکان و باسی ویستی ئەمریکیشمان کرد بۆ بەردەوامی شەڕ. دکتۆر حەسەن پێی وایە سەرباری ئەوەی کە با بڵێن شەڕی لاوەکی ئەمەی ئێران و ئەوەی ئۆکراینیش شەڕە سەرکیەکە لە چاینایە لە سینە لە دەریای ئارامە، بەڵام وەکو ئاماژەم پێەیە کەشتی فڕۆکە هەڵگر لە چینەوە لە زەریای هێمنەوە ئەگوازێتەوە بەرەو ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە جوڵە سەربازیەکانی ئەمریکایە و ڕاستیەکەی لێدوانە دیبلۆماسیەکانیشیان قسەکانیان بە تایبەت داوانەی ترەمپ. ئێوە چییە خوێندنەوە؟ هێشتان ترەمپ ئەوێ دانوستان لەگەڵ ئێرانە بەردەوامی پێبا بۆ چارەسەر یان ڕاستیەکەی نەخێر؟ کاکە ڕەنجەشتا ئەو شوێنانەی ئاماژەت پێکردن هەر یەکێک لەوانە لەلایەن ئەمریکای لە ڕووی جیۆپۆلەتیکی گرنگی خۆی هەیە. ئەوەی کە کەشتی تیارە هەڵگر لە لە دەریای خواروی چینێ گواسراوەتەوە بۆ دەریای مێدیترانە لەوێ نزیک بووەوە. دەنامەبەستێک ئەوە نییە کە بە تایبەت ئەوێندەری هەڵبژێردراویتن. ترامپ بە گوێرەی گۆتەی نەتەنیاهوو کە دوێنێ دیمانەیەکی تایبەتیان لەگەڵ ئەنجامدا لە فاکس نیوز گوتی پێشی ئەوەی هێرش بکەینە سەر ئێرانێ نقطە بە نقطەی پلانەکەمان لەگەڵ ترامپ باس کردیە. ئێمە پشتگیری ترامپمان هەبوو کە هێرشمان کردوتە سەری بەنابە هەمان سیاسەتی ترامپ لەمەڕ ئێرانێ کە نابێتن چەکی ئەتۆمی هەبیتن. ئێستا ئێران دەڵێتن ئەگەر ئیسرائیل شەڕا بگرێ ئێمە ڕای دەگرین. ئەتۆ ئەو گۆتەیەی ئێستای ئێرانی هەڵسەنگێنە لەگەڵ 2 ساڵی پێش لە ڕێگای پراکسیەکانی لە لوبناان و یەمەن و لە سووریا و تا ئەندازەک لە عێراقێش دەیگوت دەبێ ئیسرائیل نەمێنێت. پرسیارێک لێرە گرینگە ئێمە بە خۆمان لە خۆمان و لە ئەوانەی پشتگیری ئێرانێش دەکەن بکەین. ئەلبەتە بۆ جیهانی ڕۆژئاوا بەگشتی و ئەمریکا بە تایبەتی دەڵێ نابێ ئیسرائیل لەگەڵ نابێ ئێران ببێتە خاوەنچەکی هەستەیی. تەماشای پاکستان بفەرمونون. پاکستانیش وڵاتێکی ئیسلامیە، چەکی هەستەییشی هەیە، بەڵام هیچ وەختی ئەگە و گرفتە دروست نەبووە لەسەر ئاستی ڕەخنەگرتن لە پاکستانی لەبەرەوەی چەکی ئەتۆمی هەیە. هۆکارەکەی ئەوەیە پاکستان هەرگیز نەهاتۆتە دەرێ بڵێ ئەمن ئیسرائیل نابود دەکەم. هەرگیز خەڵکی پاکستانێن نەدی تێ بکەونە ناو شەقامەکان و بڵێن مردن لە بۆ ئەمریکایە، مەرگ بەرە ئەمریکا. ئەوەی کە هەرگیز ئەو وڵاتە پراکسی دروست نەکردێ لە بۆ ئەوەی هەژمونی خۆی بەهێز بکاتە. هۆکاری ئەوەی کە ئەو ڕۆکانی ئێران بۆ خۆی هاوێشتۆتە ئەو گۆشەیە گۆشەی دەرگیری سیاسەتی سەقەتی خودی ئاخوندەکانە لە سەروی هەمویان خامنەی. جا دکتۆر کرمانج تۆ پێم بڵێ ئەوەم پێ بڵێ گوتت کە گوتاری ئێستەی ئێران کە ئەڵێ هێرش بۆستێنن هێرشە وەستێنین دانوستان دەست پێکەینەوە لەگەڵ 2 ساڵ لەمەوە پێشە بە معنای با بڵێن گۆڕینی ئەم ڕەفتارەی ئێران دێ لە چوارچەوەی هەرێمایەتیە سیاسەتی پرۆکسی؟ کاکە ڕەنج ئێران لە ئاستی توانای جەنگی زۆر لاوازە. تەنیا لکێکی پیشەسازی تەکنۆلۆژی سەربازی کە تێیدا دەستێکی باڵای وەدەسێناویتن موشکی بەلستیکیە. ئەویش بە ژێرەی ئەو راپۆرتانەی لێرانە راپۆرتەکانی هەواڵگری ئیسرائیل و ئەمریکای دەوری 2000 موشکی بەلستیکی هەیە کە ئیسرائیل بەشێکی لە بین بردوون
چەند سەدێکی ئەوانە ڕەوانەی ئیسرائیلێ کراون بەڵام لە هەر حاڵەتێک گریمان 3000یشی هەبێتن ئەوە کۆتایی پێدێ ئەوە ئێران هێزی هەوایی نییە ئێران هاو سنوور نییە لەگەڵ ئیسرائیلێکە بڵێ سوود لە هێزەکانی پیادە وەربگرێتن و بتوانێتن گورزێکی گەورەتر لە ئیسرائیلی بداتن ئیسرائیل بە تایبەتی نەتەنیاهوو بڵین لە سەرەتای حکومداری پرێزیدنت ئۆبامای هەوڵ دەداتن ئەمریکا ڕێگەی پێ بداتن هێرش بکاتە سەر ئێرانێ ئەوڕۆ ئەو خەونەی ئیسرائیلی هاتۆتە دی ئیسرائیل بەوەی کە ئێران دەڵێتن جەنگ ڕابگرا جەنگ ڕادەگرین بە هیچ جۆرێک گوێناداتە ئەوەی چونکە ئەوڕۆ پشگیری جیهانەی لە دەستا لە ڕووی هێز و توانا و تەکنۆلۆژی جەنگی دکتۆر ئیسرائیل پشگیری جیهان با بڵێن پشگیری ئەمریکا و دکتۆر پشگیری ئەمریکا و ڕۆژاوای هەیە بۆ ئەوەی هێرشی نەکرێتە سەر یان بۆ ئەوەی هێرش بکاتە سەر ئێران هەردوولا کە دەبینی ئەوە هێزەکانی تەکنۆلۆژی ئەمریکایە لەوێندەرێ پارێزگاری لە ئاسمانی ئیسرائیلێ دەکەن بۆ منیش ڕق قسەکەەوە بوو دکتۆر پارێزگاری لەکەن بەڵام بەشدار نین لە هێرشەکانە تا ئێستا چەم لەسەر داهاتووی بەشتا ئێستا وایە پێویست ناکاتن هەتا ئێستاکانە ئیسرائیل دەستی باڵایە لە جەنگە تۆ تەماشای ئەو هەموو ژەنڕالی ئێرانی کوشت ئەو هەموو زانستمەندەی ئێرانی کوشت هەر وەختی ئامانجەکە دکتۆر بە ئیسرائیل بە تەنیا ناکرێت کە ئەوە نەختێ لەمە و پێش بە پەلەکان هەن نەتانیاهۆ ئەڵێ با بڵێن ئامانجمان لە نێوبردننی بەرنامەی ئەتۆمی ئێرانە هەموو دەمێکە راپۆرتە با بڵێن شیکاریەکان ئەڵێن ئیسرائیل بە تەنیا ناتوانێت ئەمە بکە پێویستی بە بۆمبی دیاریکراو هەیە کە تەنها ئەمریکا هەیەی لەوانەیە بە هاوکاری ئەمریکاش نەتوانێتن ئەوەی لە فۆردۆ هەیە لە بینی بباتن بە حکمی ئەوەی لە 6 مەتر لە ڕووی لە خوار زەویە ئەوەی لە نەتەنزە لەوانەیە بتوانن کە 10 تا 20 مەتر لە ژێر زەویە بەڵام ئەوەی کە ئەوان دەیانەوێت درێژە بۆ شەڕە دەدەن دانەڵد ترەمپ بۆ خۆی هەتا ئێستاکانێ لە ڕێگەی ئەو گوشارەی کە خستویانەتە سەر ئێرانێ هێشتا ئومێدی ئەوەی هەیە ئێران تەسلیم ببیت و بگەڕێتەوە سەر ئەوەی خۆیان پێی دەڵێن دانووساندن مێزی دانووساندن دێمە سەر ئەوە دکتۆر کرمانج گوندی بەس با بچمە بۆ لای دکتۆر حەسەن لەبارەی ئەتۆمەکە لەبارەی هێرشەکان ڕاستیەکەی هەندێک گفتوگۆ بکەین دکتۆر حەسەن ئەمەی ئێستا ئیسرائیل دەستیاوەتێ با بڵێن لە ڕووی بەرگریەوە پشگیری ئەمریکا وڵاتانی دیکەی هەیە کە با بڵێن زیانی زۆری بەرنەکەوێ هەرچەنە ئەنی هەندێک زیان بەر ئیسرائیل کەوتووە لە حیفا دوێنێ شەو بینیمان لە شوێنی دیکە بینیمان بەڵام ئەمەی ئێستا ئیسرائیل لە ڕێی هێرشەوە ئەیکا عەقیدەی ئەتۆمی ئێرانە گۆڕێت ئەم ویستەی ئێران بۆ دەستگەیشتن چەکی ئەتۆمی ئەگۆڕێیان نا خۆی ئەوەی ئیسرائیل ئێستا دەستی داوەتەوە ئەوەی کە کۆنتترۆلی ئاسمانی ئێرانی کردووە ئەوەش کە دەری خست ئێران ژێرخانەکەی زۆر لە دواوەیە جەنگیش بە ژێرخان دەکرێت بە پارە دەکرێت بە سیستەمێک دەکرێت کە لەگەڵ خەڵکەکەی باوەشی بە یەکدا کردوێ لە ڕاستیدا ئێمە دوجار بەوە گەیشتین لە چەند سەعاتی ڕابردوودا لە ڕۆژوونیوی ڕابردوودا ئەگەر بڵێن لە 2 ڕۆژی ڕابردوودا ئەگەر جەنگەکە 4 ڕۆژ بێ کە جەنگەکە بۆیە ناڵێم شەڕ سوکا لە نێوان دوو وڵاتدا جەنگەکە جەنگی ئەتۆمی نییە بە تەنها بەڵام ڕیتۆریکەکە یاخود بڵێن پرسەکە ئەتۆمیە باشترین هەدەفە باشترین تەختەیە و باشترین ناونانە بۆ کۆمەڵگەی نێودەوڵەتی و بۆ ئیسرائیلیش دەناجێ بە گوێرەی ئەوەی کە پێشبینی دەکرا ئەوان بێن لە 20 ناوەندی ئەتۆمی ئێرانی بدەن بە هەموو ئەو ناوەندانێک کە لە هێزچگا لە شوێنی سەخت لە ژێر زەویدان و پێویستیان وەکو خۆیان ئەڵێن کە ئیشی تایبەتمەندەکانە بە ساڕوخی 4 تەنی هەیە 30 پاوەندی هەیە پۆندە چەندە هەیە ئەمە دەتوانم بڵێن پرسێکی بابەتەکەیە بەڵام تۆ کاکە مەڕەنج تەماشا بکە لە بڵفەتی پشتی قەڵاتزە دەدا لە پیرانشار دەدا لە بانە دەدا لە ناوچەی کوردستان
کوردستانی ڕۆژهەڵات لە گوندەکان لە پایەکای بەسیط دەدا ئەمڕۆ ئێوارە لە لایبانە لە هەندێک پایەگایدا ئەم لێدانە سەرتاسەریە لە کوردستانەکەیەوە بڕۆ بۆ شوێنەکانی تر لە سەری دەوڵەت دەدا لە دامەزراوەکانی دەوڵەت دەدا و دوجاریش لە ژێرخانەکە دەدا یعنی ئەگەر تۆ تەماشا بکەی ئێمە بە بێلایانی هەڵی سەنگێنین کەمترین لێدان لە بنکە ئەتۆمیەکان درراوە بە بەراورد بەوەی کە لە جێیشی ئێرانی لە جێیشی پیادە و نوکتەی خاڵی چاودێری و پرسەکانی دیکە دەدا ئەمە چیمان پێ دەڵێ و کاتێکیش لە رادیۆ و تەلەڤیزۆن دەدا لە تەلەڤیزۆن دەدا بینیمان ێوارە هەموو بینیمان و لە کاتێکیشدا داوا لە خەڵک دەکەن جەنگی نەفسی و ئەزمەی بەنزین و ئاوارەبوونی خەڵک و ئەوانە لە سەروی هەمووانەوە داوای ڕاپەڕین دەکەن هەم وەزیری بەرگری هەم بونیامین ناتانیەوە داوای ڕاپەڕینی خەڵک دەکەن ئەمە چیمان پێ دەڵێ پێمان دەڵێ کە کێشەکە عەقیدەی ئەتۆمی ئێرانی نییە خۆ بتوانن لە ناوی برن یان لە ناوی نەبن بەڕێزەوە بۆ پرسیارەکەی جەنابەت بیگۆڕێ عەقیدەی ئۆتۆمی دکتۆرینەکەی بگۆڕیان نەگۆڕێ تازە بە پرسی ئەتۆمی و بە پرسی ئەتۆمی و بە دیالۆگی ئەتۆمی ئیسرائیل ئەو ئاسمانە بەرنادا خۆ ئەگەر تا چەند ساڵی دیکە بێ و شەڕی گەورەشی لەسەر دروست بێ حتاکو بە جوێرە ئیتیفاقی کۆماری ئیسلامی دان بەوە دانەیە کە چۆن ڕۆژهەڵاتی ناوەڕاست مامەڵەی لەگەڵ ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەکا کێشەی ئیسرائیل ئەوە نییە ئەتۆمی لێدرابێ کێشەکەی 7 ئۆکتۆبەرە جا 7 ئۆکتۆبەر طبعاً فرسەتێکی گەورە بوو بۆ ئیسرائیل هەڵەیەک بوو کرا چۆن کرا چێ پێیکردن ئەمە تازە بوو بە مێژوو بەڵام دوجار هات حیزبوڵای لەناو برد بەس حیزبوڵای لەناو چووە حیزبوڵایەکی تر سەر هەڵدەدا دۆخ لە گۆڕاندایە حەماسی لەناو بردەوە ڕێخستنێکی تر خەریکە سەر هەڵدەدا یەمەنە تۆ هەرگیز ناتوانی بە شەڕ لە ناویان بەری من هەمیشە بەوانی یەمن دەڵێم ئەوانەی لە جوگرافیاوە ینی جوگرافیایەکە شەڕ لەگەڵ سروشتی جوگرافیایەکی سروشتێ شەڕ لەگەڵ ئیسرائیل دەکات تۆ وەرە عێراق بەردەوام نەوت و سەروەتێکی گەورە هەیە و لە ئیسرائیل زۆر دوور نیە دەتوانێت لێ بدا کەواتە بۆ ئیسرائیل تۆپۆ دیموگرافیای دانیشتوان تۆپۆگرافیا دەزانی جیۆسیاسی جیۆپۆلۆتیک فەرقی هەیە لەگەڵ نەخشەی سیاسی و سەروەری دەوڵەتەکان با بڵێن جیۆپۆلۆتیک شتێکی زۆر دەتوانین بڵێن کاتیە بەڵام دەیەوێت جگە لە جیۆپۆلیتیکێکی خوڵقاندووە کە دەیەوێت نەخشەی ناوچەکە بگۆڕێ ئاخرسی تورکیای حسابی بۆ بکەین باشە ترسی ئەگەر لەگەڵ دکتۆر کرمانجی شاپرسەکان بەس ناتانیاهو قساکە حەزەکەم هەندێک گوێی لێ بگرین بزانین نوێترین پەیامی ئەوان ئیسرائیل چیە لە بارەیەوە هاوڕێیان نازامەگەر ئامادا بێ با بچینە لای שגם היא תירשם בהיסטוריה הצבאית. דיברו על הביפרים, זה ביפרים גם על סטרואידים, אבל אנחנו מתכוונים באמת להשלים את המלאכה הזאת. باش گرفتێکە بوو ئەمان ویست تەرجەمەیکەین با بڵێن بەڵام نەمانتوانی هەندێک قسەی کردووە دکتۆر حەسەن یەک پرسی دیاری کراو لەبارەی ئەتۆمەوە هەرچەنە وتت ینی پێناچێ پرسەکە تەنها پرسی ئەتۆم بێ بەڵام پەرلەمانی ئێران با بڵێن ئەمڕۆ پێم وابێت دەرچوونی ئێرانی لە ڕێکەوتنی NPT پەیماننامەی ڕێگری لە بڵاوبوونەوەی چەکی ئەتۆم با بڵێن ڕێگەی بە حکوومەت داوە دەسەڵاتی ئێران کە لەم پەیماننامەیە دەرچێ ئەمە ئەکرێ ئاماژەی چی بێ زۆر بە کورتی پێم بڵێ ینی ئەوەی کە ئێران زۆر دەی پێم بڵێ چ نەحەزەکانی ئێران چه ڕێکخراوی وزەی ئەتۆمی ئاژانسی وزەی ئەتۆمی چه ئەوانەی کە دەوڵەتن بە تایبەتی دەوڵەتی زرهێزن بۆ هەڵسەنگاندنی نیەتی ئێران ئەوان وەک ئێمە نین تەماشاری تۆریکی سیاسی بکەن تەماشا ستراکچەری دەوڵەتەکە دەکەن ستراکچەری دەوڵەتی ئێران وایە هەرگیز عەقیدەی ئەتۆمی خۆی بە تەواوی ناگۆڕێ بەنهێنیش بێ دروستی دەکات لە ژێر زەویش چکە ئەوانەی کە ڕێیان پێ نادرێ زیاتر لە ژێر زەوی تاقی دەکەنەوە تاقی دەکاتەوە بەڵگەشت بۆ ئەوە ئیسرائیل تا ئێستادانی بەوە دان ناوچەکی ئەتۆمی هەیە دەشڵێن هەیەتی بەس من و تۆش ناتوانین بڵێین هەیەتی و ناشتوانین بڵێین نیەتی جاوەڵات تۆ پێم بڵێ دکتۆر حەسەن من ئەوە یەکێک بوو لە پرسیارەکانم ئەوەی کە ئێستا خۆی لەم با بڵێن پەیماننامەیە کە بە دڵنیاییەوە ئەندام بوون لەم پەیماننامەیە بەرپرسیارەتیە کە دێتە دەرەوە دەچێتە ڕیزی پاکستان و هیندستان و کۆریای باکوور و ئیسرائیل ئاماژەیەک نییە بۆ ئەوەی ئێران لەم ڕۆژانایەت ڕای بگێنێ کە دەستی بە چەکی ئەتۆم گەیشتووە
من بۆ خۆم بەشێک لە پسپۆڕی بەشەکەم چەکی ئەتۆمیە. چەکی ئەتۆمی پرسێکی زۆر ئاڵۆزە، لەوانەیە نەتوانین ئاوا سەرپێی مناقەشەی بکەن، بەڵام ئەوەت پێ دەڵێم کە چەکی ئەتۆمی ئێمە مەبدەئی یا پرەنسیپی دڵنیایی لە ناوبردنی دڵنیایی یەکترمان هەیە. چەکی ئەتۆمی پاکستان بە نەبوو دابنێ، چەکی ئەتۆمی هیندستانیش بە نەبوو دابنێ، لە بروی هەردوو لایەنە یەکتر بەتاڵ ئەکەنەوە. مەبدەئێکمان هەیە ئەگەر تۆ چەکی ئەتۆمیت هەبێ وڵاتەکەت خوانە خواستا وێران بکرێ، هیچ مرۆڤی تێدا نەمێنێ، یەک سەبمەرینت لەژێر دەریا هەبێ وڵاتەکەی تڕ لە ناو دەبێ. بەڵام سەبارەت بە کۆماری ئیسلامی ئێران چەکە ئەتۆمیەکەی هیچگار کاریگەر دەبێ بەرامبەر بەو دەوڵەتانەی ناحەزنی کە چەکی ئەتۆمیان نییە، یعنی بەردەوام لەسەر تەقیم دەبێ. ئێستا رووسیا چەکە ئەتۆمیەکەی بەرامبەر ئۆکرانیا وڵاتە گچکەکان دروستە، بەڵام هەرگیز ناتوانێت بەرامبەر فەڕەنسا و بەریتانیا بڵێ و چەکی ئەتۆمیم هەیە. پابندبوونی سەرتاسەریمان نییە تا هەتایە. ساڵی 2026 چەند مانگێکی دیکە ئەو پەیمانە لە نێوان ئەمریکا و رووسیاش کۆتایی پێدێ. تەنانەش ئەوەش مامەڵەیەکی ئەوەشی تایە. ئەحمەدی نەژاد پێشتر وتی ئێستاش بۆنی ئەوەی دێکە ترەمپ رووسیای زۆر ڕازی کردبێ لەسەر حسابی ئۆکرانیا، یا ئینسان لەی بڵێ نەدا لەسەر حسابی لە لێکدانەوەکان بەڵام شتێکمان نییە. بەڵێ بە شتێکمان نییە بە ناوی ئەوەی پەیمانێکی هێزگار درێژخایەن کەس پێوەی پابند بێ نوێ ئەکرێتەوە و ئەمڕۆ سەردەمی زۆر پابندبوونیش نییە. بەڵێ فەرموو. سپاس دەکەم کاک دکتۆر کرمانج. ئەنی ئەگەر وا بێ ئاماژەکان بەرەو ئەوەن لە خوێندنەوەی دکتۆر حەسەنی شوو ڕاستیەکەی ئێوەش ئیسرائیل ناوەستێ و زۆربەی ئەوانەی دیکەش پیان خۆش نییە یان نایانەوێ لە بەرژەوەندیشیانان نییە ئەمە بوەستێ و بەرەو هەڵکشانە. پێم بڵێ لەبارەی بەرگریەوە قسەمان کرد، بەڵام لەبارەی هێرشەوە ئەمریکا ڕادەکێشرێتە ناو شەڕەکە، ینی ئەگەر گونجاو بێ بڵێم ڕادەکێشرێ بە دڵنیاییەوە گەر ئەمریکا خۆی ئیرادەی هاتنە ناو شەڕەکەی نەبێ ویستی نەبێ نایێت دێتە ناو شەڕەکەیان نا. ببوورە ئەمریکا و وڵاتانی کەنداویشتە ئەندازەیەک ڕاکێشیتە ناو قوارەی جەنگەکە، بەڵام لە هیچ لایەنێکیان لەو دوو لایەنە سەرکەوتو نەبووم. پێم وانە ئێران لەو توانایە داوی بتانیتن ئەمریکا ڕابکێشیتە ناو جەنگەکە، چونکە وەک ئاماژەم پێکرد ئیسرائیل ئەو توانایەی هەیە. بەڵام مێن بگەڕێمەوە سەر نقطەیەکی دیکە. ئێران خۆی تووشی دەرگیریە کردیە کە یەک لەو دوو حاڵەتەی دێتە پێشبینی من لە ناوچوونی ڕژێمی ئاخوندی ئێرانێ و کۆتایی هێنان بە هەژمونی شیعەگەرایی لە ناوچە و لە ئێرانێ. ئەگەر ئەوە نەبێ وەک چۆن پەل و پۆی سەددامیان شکاند و سەریان پێشۆڕ کرد و هێنایان هاوێشتیانە سەرمێزی ویستیان بەسەریاندا سەپاند، هەمان شت لەگەڵ ئێرانیش دەکەن، لەگەڵ خامنەییش دەکەن. ئێران لە حاڵەتێکدا نیە بتانیتن لەو دەرگیریە خۆی بە ئاسانی دەرێنێتن. ئەو ڕوودا لەو پەیمانە هاتۆتە دەرێ کە چی بەوەی بتانێتن چیدی ملکەسی ئەو بڕیارە نەبیتن و بتوانیتن بە ئارەزوی خۆی خاستی خۆیتی چەکی ئەتۆمی دروست بکە. بەنابەر راپۆرتی هەواڵگری ئیسرائیل ئێران لە 160 یعنی گەیشتۆتە ڕێژەی 160 سووتاندنی پیتاندنی یورانیۆم کە ئاستێکی زۆر مەترسیدارە لە بۆ دروستکردنی چەکی ئەتۆمی. بەنابە گۆتەی نەتەنیاهوش ئێران لە خێراییەکی زۆر توند بەرەو لە 90 ڕێژەی بەدەستێنانی لە 90 دەچێتن و لەوێ دەرێ زۆر بە ئاسانی دەتوانێتن چەک دروست بکە. بە گوێرەی دیسان گۆتەی نەتەنیاهو ئێران توانای پێشی لێدانێ، توانای دروستکردنی نۆ بۆمبی ئەتۆمی هەبووە. ئەوانە دەزانن ئێران لە چه ئاستێکدایە لە تەکنۆلۆژی. دکتۆر کرمانج جۆن بۆڵتن پرسیارێکەکە لە یەکێ لە شیکردنەوەکانیان ڕاستیەکەی لەم دووسێ ڕۆژەی پێشوە با بڵێن بینیم، ئەڵێ پرسیارەکە بووە بەوەی کە تۆ شەڕ لەگەڵ ئێرانێکی ئەتۆمیا بکەی یان شەڕ لەگەڵ ئێرانێکی بێ ئەتۆم. ئیسرائیل و ئەمریکا گەیشت بوونە بەردەم ئەم پرسیارە؟
کاکە ڕەنج دەمێکە ئیسرائیل گەیشتۆتە ئەو بەر ئەو پرسیارە باشە زۆریشیان هەوڵدا کە ئێران بەنا بە خواستەی ئیسرائیل ئەمباری چەکی ئەتۆمی خۆی وەک چۆن لیبیای قەزافی ڕادەستی ئەوروپای کرد ڕادەستی ئای جنسی کرد ئێرانیش بە هەمان شێوە وا بکوازی لێدەینن بەڵام ئێستا گەیشتۆتە حاڵەتێک باوەڕ لەلایەن هیچ یەکێکیانەوە نییە ترەم دەڵێتن ئێمە نیازی ڕژێم ڕوخاندنی ڕژێممان نییە من پێم وایە ئەو قسەی ترامپ لەبەر ڕووی مەجلیسی میدیایە دەناتەواوی هەنگاوەکانیان لە پلانی ئەو لێدانەی بەرامبەر ئێرانی کردیتیان و بەردەوامن دەیکەن ئەگەر مەبەستیان شەڕ ڕاگرتن بێەوە تا ئێران دەڵێ بابە ئێمە ئامادەینە ئیسرائیل شەڕ ڕابگرێ ئێمە ڕای دەگرین ئیسرائیل دەڵێ ئەوە خەونە ئەلەو حاڵەتە بەڵام دکتۆر ئەوەش باسەکەم لەگەڵتا ئەگە ئیجازەم پێ بدەیەکی هینە دەمەوێت باشە دەی پێشم وایە باوەڕی ئەمریکا و ئیسرائیل بەو ئاستەیە لەو ئاستەیە تەنیا لە حاڵەتێک دەتوانن ئێرانێکی بێچەکی هەستەیان هەبیتن کە ئەو ڕژێمە بڕوخێنن و بتوانن بە ئاسانی ئەو چەکە تەکنۆلۆژی هەتا ئێستا ئێران بەشتینایە دوو قسەی ترەکەم یەکەم ئەمڕۆ ناتانیاهوتی ئامانجی سەرەکی دوو ئامانجی سەرەکی ئێمە لەم هێرشانە تەنها بەرنامەی ئەتۆمی و بەرنامەی موشەکی ئێرانە هیچ قسێکی لەباری گۆڕینی ڕژێمەوە نەکرد ئەمە یەک دوو ئەزانی لە هەندێ ناوەندی با بڵێن شیکردنەوەکان باز لە دووش دەکرێت گۆڕینی ڕژێم و گۆڕینی ڕەفتاری ڕژێم ڕاستیەکەی هەوڵەکە هێشتان بۆ گۆڕینی ڕەفتاری ڕژێمی ئێرانە مەبەست نەگۆڕانی ڕژێمی ڕەفتاران مەبەستی سەرەکی نا بنکەکانی ئەتۆمی بەلەستیکی ئێرانەیە مەبەستی سەرەکی ئەمریکا و ئیسرائیلێ ڕوخاندنی ڕژێمە چونکە تەنیا لەو حاڵەتە دەتوانن کۆنتترۆلی ئەو پرۆگرامە هەستەیە ئێرانێ بکەن لەوەش بەدەرە من پێم وانیە شتێکی دیکە قبول بکەن بەڵام کە ئیسرائیل دەڵێتن نەتەنیاهوو ئاماژەت پێ فەرموو کە گوتوێتی ئێمە نیازی ڕوخانی ڕژێمانیە شتێکی عاقلانەیە هەر سیاسەیەک لە جێگەی ئەو بیتن ئەو قسەیە دەکاتن و ناڵێ وەڵا ئێماتە ئەو ڕژێمە دکتۆر کرمانج یعنی پێچەوانەی دۆناڵد ترامپ بۆ نمونە کە 6 سعات پێش لێدانی ئێران وتی بە ئیسرائیل وتووە هێرش نەکاتە سەر ئێران و لە ڕێکەوتنیش نزیکی نەک هەر لە نەتەنیاهو هەرچیەکی وتبێ ئەوەی کردووە نەک هەرچیەک بڵێ پێچەوانەکەی بکە بیرت بێ نەخشەکەی لە نەتەوەی گرتوەکان بەرز کردەوتی ئەمەمەوێ ئیسرائیل دەستی ئازادی ئەوروپا و ئەمریکای پێدرایە چۆن دەیەوێ ئەوها ڕەفتار لەگەڵ ئێرانێ بکات من هاتۆ تەماشای هەدەفەکان بکە ئارمانجەکان بگرە ئیسرائیل هەڵدەبژێریتن یعنی هەولیدایە کەمترین خەسارەی مەدەری هەوی خەڵکی بێلایانی هەویتن ئێران موشک داوێ بۆ نیشتگا و ئەو جێی خەڵکی سیڤیلی لێ تا ئێستاش بە ژێرەی راپۆرتی ئەو ڕۆی ئیسرائیلێ 23 کەسی کوشتیە نزیک 90 کەس زیاتر بریندارن ئەوانە ئەتۆ تەماشای ئەخلاقیات بکە لە هەڵبژاردننی ئارمانجەکانی لێدان ئیسرائیل ئێرانیش بۆ بە هەمان شێوەی ئیسرائیلی ئەو جێگە سەربازیانەیە ئەو جێگەی ئەتۆمی ئیسرائیلی هەڵنابژێریتن بۆ داوێتە ناو خەڵکانێکی بێگونا سیڤیلن خەڵکانێکی سیڤیل وەک ئەوەی کە دوشمنایەتی لەگەڵ خەڵکی ئیسرائیلی شەبیتن نە هەرتەنیا حکوومەتەکەی بیتن باشە لەبارەیە تۆم و حەزەکەم ڕێی ئێوە بزانم ئەم شەڕە با بڵێین تێگەشتنی ئێران بۆ ئەتۆم خێراترەکە با بڵێن هێرش بەرانەتریەکە ڕادیکالتریەکە یان نەخێردایە مرکێنێتەوە دوێنێشە ئەو پرسیارە دقیقەن ئەو پرسیارەیان لە نەتەنیاهوو کرد گوتی ئێمە بەشێکی زۆری توانای چەکی هەستەیمان لە دەست وێران کردیە گوتی ئێرانمان گەڕاندۆتەوە دواوەیەکی زۆر لەبەر هەندێ ئەوان ترسی ئەوەیان نییە ئێستاکانێ لە ماوەی کەم لە ئایندەکی نزیک ئێران بتوانیتن
چەکی ئەستەی بەدەست بینیتن و ناشێڵن چونکە ئەوانە دەستبەرداری ئێرانێ نابن یان دەبی ئەوە تا ئەو ڕژێمە بڕوخێ یان دەبێ وەکو سەدام حوسێن وەگاماشەکرد سەر شۆڕ بکاتن و بێتن ڕوونە دکتۆر حەسەن ئامانجەکە ویستەکە جا ئیسرائیلە و دەستکراوەی ئەوروپیەکان و ئەمریکیەکانیشی هەیە ڕوخانی ڕژێمی کۆماری ئیسلامی ئێرانە ئامانجەکە ئەوەنە ڕادیکالە ئەوەنە قورسە ئەوەنە بنەڕەتیە دەزانی کاکە ئەو دروشمی ناتانیاهۆ بۆ ڕوخانی ڕژێمی ئێران زۆر ڕوونە ئەو خۆی دروشمەکەش دەڵێتەوە ژن ژیان ئازادی و لەو دوسێ ڕۆژێ ڕابردوودا چەندین جارداوای لە خەڵکی ئێران کردووە کە ئازادی نێزیکە و ڕابپەڕن خۆ ئەمە هەمووی معنای ڕوخانی هەیە بەس لێرە هەست دەکەم جۆرە تێگەیشتێک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست سەبارەت بە پەیوەندی نێوان ئیسرائیل و ئەمریکا هەیە تێگەیشتێکی سەطحی هەیە لەوانەیە فرسەت بێ لێرە باسی بکەم ئەویش ئەوەیە کە ئیسرائیل ئەمریکا ناچار دەکا زۆر جار هەندێک سیاست لە ناوچەکە پیادە بکە ئێمە با نەکەوینە ژێر سروشتی ترەمپەوە لە ژێر کاریگەری سروشتی دۆناڵد ترەمپ و کارکتەرایزی ئەم سەرۆکەدا پەیوەندی ئیسرائیل و ئەمریکا هەڵبسەنگێنین من بەردەوام ئەوەم شی کردوتەوە لە 20 ساڵی ڕابردوودا لە ڕاستیدا کە هەمیشە تورکیا ئەمریکا دوو سیاسەتی هەبوون سیاستێک سیاسەتەکانی خۆی بووە سیاستێک زۆر لە میش کراوە لەلایەن تورکیا وەختی خۆی نەک تورکای ئەردۆغانی تورکای کاتی خۆی و لەلایەن ئیسرائیلەوە ئێستا با بڵێین تورکیانە ئێستا ئیسرائیل یەکێک لەو هێزانەیە کە جگە لە ئەو سیاسەتانی ئەمریکا خۆی هەیەی و پیادەی دەکا ئەمریکا زۆر ناچاری دەکات بە پیادەکردنی سیاسەتی کە هەمومان سکانداڵەکەی سەرۆک کلینتۆنمان لەبیرە کە مۆنیکا لێوینسکی ئافرەتێکی یەهودی سەبارەت بە سەرڕۆیی کلینتۆن وەک خۆیان دەڵێن بەرامبەر بە یەهود دکتۆر بمبورە ڕاتەگرم بەس حەزم لەم گفتوگۆیە جگە ئەم جارە ئیسرائیل بێرشکردنە سەر ئێران ئەوێ ئەمریکا بێنێتەوە ناو ئەوەی کە خۆت ئەتەوێ با بڵێن ئەڵەی بەردەوام ئەوێ ئەمریکا ڕاکێشێ بۆ هەندێک پرسی دیاری کراو من بەڕوونیەوە بە جەنابەت بڵێم قەناعەتی قوڵم پێیەتی نەک پێشبینی قەناعەتی قوڵم پێیەتی کە زۆربەی دەوڵەتەکانی دنیا ملیان بۆ ترەمپدا بەڵام ئیسرائیل وای کە ترەمپ بدا ناکرێ هەندێک شت سەبارەت بە دەوڵەتێکی موەسسەساتی وەک ئەمریکا بە تەنها بانگلەشە بێ لە کاتێکدا بەڕاستی تەوقیتی لێدانەکەی زۆر بەدڵ نەبوو بەڵام کاتێک تۆ تەماشا بکە کاتێک ئیسرائیل لێدانێکی کاریگەر دەکات ترەمپ خۆی دەکا بە شەریکی سەرکەوتنەکە بڕوات بێ ئەو ڕۆژانەی کە ئیسرائیل زۆر کاریگەر لێ دەدا دەڵێ ها چاوەتان لێ بە قسەی نەکردم ئەو ڕۆژانش کە دەزانی ئێران لێی داوە قسەکانی نەرمترە سەبارەت بە سروشتی دۆناڵد ترامپ کە قەت ئەمریکا سەرۆکێکی پێمابی وای بخۆی نەدیوە یعنی بڕوات بێ ئێستا کورد هێرش بکاتە سەر شارێکی دیاری کراو و کۆنتترۆلی بکە دوور نیە ترەمپ ئێوارێ بڵێ ها زۆر ئازابن ئافرن بەڕاستی شەڕکەرن زۆر شەڕکردن یعنی بەنسبەت ئەم پیاوە ئەو سنوور و مەبدە و وێزڤێلیا و سەروەرینەتەوەی و فلان و ئەوانە نییە بەڵام سەبارەت بە ئیسرائیل هێزی خۆی هەیە بەرامبەر بە ئەمریکا لە ویلایەتێک یەکەم لە قتەم ئێستاش لە بیرناچەیە کاکە ڕەنج کاتێک کە وەزیری خارجی ئەمریکا لە مەتاڕی بنگوریۆن دابەزی لە 7 ئۆکتۆبەر بوو ئێوارەکەی یا 8 ئۆکتۆبەر بوو کاتێک دەهاتن لەگەڵ پێشوازی لێکرد سەرۆکی یا سەرۆک بوو یا سەرۆک وەزیران بوو وتی من باپیرم لە هۆلۆکۆست لە دەست داوە قبول ناکەم ئەو شتێکوا لە وڵاتەکەتان ڕوویاندا بە هێستاش کابینەکەی ترەمپ بەشی زۆری یەهودی و ئیقتیسادەکە بەشی زۆری یەهودی و عیلمی ئەو پێم بڵێ دکتۆر حەسەن ینی باسی ئەگەری ڕوخانی با بڵێن ڕژێمی کۆماری ئیسلامی ئێرانمانە کرد هەندێک لەمە پێش نەتانیاهۆ بە هەمان شێوە قسەی لەسەر کردووە ئەڵێ کوشتنی خامنەئی شەڕەکە ڕادەگرێ نەک هەڵی بکێشێ جا نازانم با بڵێن ئەمە ئەگەرێکی بەردەستە بێیان نا هەندێک لەمە پێشوتی بەڵام گۆڕینی ڕژێمەکە با بڵێن بە ئۆپراسیۆنی سەربازیەکرێ جا من پێم وابێ کەڵێ ئۆپراسیۆنی سەربازی مەبەستی زیاترە لەم هێرشە ئاسمانیانە پێدەچێ مەبەستی هێرشی زەمینی و پرسی لەو بابەتە بێ ئەنی هەر بەڕاستی ئەمە ئەگەرێکی کراوا بێ لە بەردەم ئیسرائیل و ئەمریکایە
خۆی ئێمە وەک شرۆڤەکار کاتێک لە دراوسێتی کۆمار ئیسلامی ئێرانین هەر لە ڕووی ئەکادیمیەوە هەندێک پرسی ئیثیکی هەیە ئێمە ناتوانین بەو زمانە وەڵام بدەینەوە بڵێین کوشتنی ڕێبەر و ئەوانە لەوانەیە بۆ کورد بۆ تەلەڤیزۆنێکی کوردیش تۆزێک ئەو شتە لەبەر دەبێت گرنگەوە بەرچاو بگرێ ئەمە نەک نەک ترسانە ئەوەیە بەڵێ نە هەر بە جددی عنی ئەوە زۆر بە جددی دەڵێن بۆ ئێمە ناتوانەوە پرسیارە وەڵام بدەمەوە بەڵام ئامانجی ئەوان چییە؟ ئامانجی ئەوان ئەوەیە کە خەڵکی ئێران گوایە ڕابپەڕن و شێوازی لێدانەکانیش حازریە بۆ ئەم بابەتە سەبارەت بە نەتەنیاهۆ کێشەکەی بە دەرەجەی یەکەم ئێستا ساڕوخی دوورهاوێژە چونکە چەکە ئەتۆمیەکە دەکرێت دوا بخرێ بە ساڕوخ لە هەموو کونیەکەیە چەکە ئەتۆمیەکە بەرپرسیارەتی جیهانی تێدایە بە ساڕوخ شتێکی دوو بە دووی نێوان ئەوانە ئێرانش لە بەروی لە ساڵی هەفتاونەوە گەماروی ئابوور گەماروی لەسەرەوە هێزی هەواییەکەی لە دەستداوە بەدیلی ئەوە رووسیا درێغی نەکردووە چاینا درێغی نەکردووە لە پەرەپێدانی هایپەرسۆنیک و وە کرۆز و بابەتەکانی دیکە بۆیە ئێران موشکی لەوە بە قووەتری هەیە دەبێت پێشبینی ئەوە بکەین و ئیسرائیل ئامادەی ئەو سیناریویانەیە پێم وایە ئەوەی لێرەدا گرنگە ئێمە بیڵێین سەبارەت بە ئیسرائیل گۆڕینی ئەو ژینگە پڕ لە مەترسیەی کە ئەوی تێدایە زۆر گرنگە لەگەڵ عارەب کێشەی نەماوە مطلقاً لەگەڵ زۆریان کێشەی نەماوە سعودیە قەتەرە ئیماراتە مەغریب وە هاتە ناوەوە کێشەی گەورەی ئیدیۆلۆژیای کۆماری ئیسلامی ئێران و ئەو تەونەیە کە پێشتر بە ناوی مقاومە هەبوو بەڵام هەر ئەوەش نییە من جارێکی کەلیمەیەکم گوت ناچمە سەری بۆچی تورکیا دەترسی تورکیا ئێستا دەڵێن ئەسڵەن ئەو پرۆژەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی گەورە ئەو گۆڕانی کە باسییان دەکرد و ئەو کەناڵی داودە چی ئەمانە گۆڕینی ئێران و تورکایە چونکە کۆمەلگای نێودەوڵەتی ئیسرائیل ئەمریکا پێیان وایە ئەو دەوڵەتە نابێ وا گەورە بن بە تایبەتی تورکیا لە دەستیان دەرچووە لە سایکس پیکۆ من ئێستا هاتوومە ئەو قەناعەتە و بەردەوامیش ئاگات لێ دەبێت لەسەر ئەو قەناعەتە دەبم کۆمەلگای نێودەوڵەتی سیستەمی ئەوەی ئێستا حکمی جیهان دەکات بۆ ئەوەی بمێنێتەوە ئەو ناوچەیە لە دەست بمێنێتەوە ئاژیا پاسیفیک چاینە لە دەست نەدا پشتی ئێران بەتاڵە ئەوە جابانقی ژێرخانی ئاسیا بگرا برێکس بگرا دەریای ئاسیای ناوەڕاست بگرا نیوە دوورگەی هین بگرە حتا دەستەوێت کاکە ئەمە لەگەڵ ئەو سیستەمەی ئێستا حکمی جیهان دەکا نییە لەگەڵ ئەنجومەنی ئاسایش نییە لەگەڵ UN نییە پارە دەدەن 6 ملیۆن ساڵانە ئێران قازانجی لێ دەکا گەروی هورموز بەوێ داعیشی لەسەر دەکرێت یعنی چەندە لەم لایەنەوە کۆمەلگای نێودەوڵەتی کۆمەلگای زاڵی ئێستای جیهان ئەوەی کە بەرئەنجامی نەتیجەی جەنگی جیهانی دووە حکم کابیەوی ئەو ناوچەیە ئارامکە کە لە ئێران بەودیەوە لە دەریای ڕەش بەودیەوە لە دەریای ئارام بەودیەوە بۆ نیوەی دوورگەی هیند پەیوەندی بەو جیهانەوە نییە کە من و تۆ تێدا قسە دەکەین هەموو شتێکی جیاوازە بە ناچاری هەندێک جار بل دەدەن دەیانەوێت لە ڕێی ئێرانەوە ئیتر ئەوێت تەمین بکەن پرسەکە ئیسرائیل نییە بەتەنها ڕاستە مەترسێکە لەسەر ئیسرائیلە پرسەکە پرسی مانەوەی سیستەمی ئێستای ئەوەی دەوڵەتانی حاکمی خۆر ئاواییە بەڵام دەبێت کەناڵێک پرسیارمە بوو بەس بە کورتی پێم بڵێ کورتی بەرەکەوێ لەو پێشاتانەیە زۆر بە کورتی وایە کاتی زۆرمان لەبەر نییە وەکو عێراق لەبەر ئەوەی چارەنووسی سەداسەتی لەگەڵ کۆماری ئیسلامی ئێرانە بە تایبەتی ئەمانەی ئێستا حکم دەکەن سەداسەت تۆ ستراکچەریان تەماشا بکە لە دوای 2012ەوە ئەمانە ئێرانین کوردیش بەشێکە لە عێراق بۆیە لە شەڕیش نەبێ لە ڕۆکێتبارانیش نەبێ لە زۆر ئاڵۆزی دیکە کورد پرشکی بەردەکەوێ بەڵام دووریش نییە پرشکی شەڕیش بەرکەوێ لە بەروی عێراق ناتوانێت تا چەند ڕۆژێکیکە وا بە بێلایانی دابنشێەوە هێزی ئاسان نییە هێزی بەرگری موشەکی کارا کرد عێراق یعنی بەڕاستی ئەوە لە خۆیەوە نییە چکە تاری هەردوو گلا و ساڕوخی هەردوو گلای پیاچێ سواس دەکەم دکتۆر کرمانجگوندی تۆ دەمێکە پێت وایە ئەمەی کە هاتووە لە دوای 7 ئۆکتۆبەر ئیسرائیل ناوەستێ ئەوە دکتۆر حەسەنیش ڕاستیەکەی وردی کردەوە شی کردەوە کە مەبەستەکەم ئێرانە هەم تورکایە باخچەلی ڕۆژ نییە باسی ئەم پرسەنەکە دووشتم پێ بڵێ یەکەم بۆ ئەوەی ئێران بۆ ئەم گۆڕانکاریە لە ئەوەی ئەڵێن ڕژێمی ئێران و دراوسێشمانە بە دڵنیایی و پەیوەندیمان لەگەڵیانە هەیە بڵێن میکانیزمی گۆڕینەکە ئەوەیە کە ئێستا ئیسرائیل دەستی پێکردووە لێدان لە هەندێک ناوەندی دیاریکرا و لێدان لە
فەرماندە سەربازیەکان هیلاکردنی ئێران یان نەخێر ئەوەیە کە با بڵێن نەتانیاهو کەمێک لەمە پێشوتوێتی ئەڵێ بە ئۆپراسیۆنی سەربازیە کرێ ئەمە نەک بەم شێوەیە. تەواوی ئەو گۆڕانکاریانە ئێستا دەیبینن پێم وایە لە ساڵی 2013 پلانەکەی دانرا بەوەی کە ئەمریکا نەخشەی ڕۆژهەڵاتێکی نوێی نیشاندا بڵاو کردەوە کەمتر باسی کردیە تا ئەو ساڵانەی دوایی مەسلەی کوردستانێ ئەو دوو بەشە لێک بدرێتەوە کە ئەوە بوو لە 2017 ئەو هەڵەیە استراتیژیە لەلایەن کوردان کرا کارەکە بەدواخرایە. پەیمانی ئیبراهیمی لە بۆ سەقامگیرترکردنی ناوچەکەیە بە لێدانی هەژمونی ئێرانێ و دەست و پێشکاندنی. ئێستا کە تورکیا لە خۆی دەترسێتن وەک باخچەلی ئاماژەی پێدەکا دەڵێ لە دوای ئێرانێ ئێمەینا هەڵە ناکاتن چونکە سەرانی ئەمریکایە یەک لەوانە ناوی بێنم لیان پەنارا کە وەزیری بەرگری ئۆبامای بوو، چیف ئۆف ستافی کلینتنی بوو، سەرۆکی CIA بوو، هێشتاکە لە سەکار بوو گوتی ئەگەر تورکیا لە سەدەی 21 نێتە سەرخەت دەبێت دابەش بکرێتن. لەبەر هەندێک ئەوانە ئەگەر لە خۆیان بترسێن پێشبینیەکی دروستە باشە. منتەها ئەوەی کە ئایا ئیسرائیل دەتوانێتن ئەمریکا ڕابکێشیتن بۆ جەنگەکە دەبێت نقطەیەکی دیکەیە لەو بارەیە باسی بکەم. ئەو پرسیارەش لە نەتەنیاهوکرا دوێنێشەوە گوتی ئێمە بە چەکی ئەمریکی پارێزگاری لە خۆمان دەگەێتی ئەمریکا ئەو چەکەمان دەداتێت کە ئێمە پارێزگاری لە خۆمان بکەینم. پێشم وایە هەر شتێکە پێویست بیتن لە ئەنجامدانی پرۆسەی پاراستنی ئیسرائیلێ ئەمریکا و ئەوروپا ئەنجامی دەدەن. پەیمانی ئیبراهیمی جارێکی دیکە کوردی هێناوەتەوە ناو نەخشەی ئەو گۆڕانکاریەی کە دەکرێتن. ئەمە لەبیرمانە لە دوای 2017 بە ئەندازەیەکی زۆر کورد پشت گوێ خراپ. ئێستا کورد جارێکی دیکە ببورن داوەتی واشنگتن دەکرێتەوە. لێکدانی هەرزوو کوردستانەکە مەبەستت باشوور و ڕۆژاوا بوو وایە یان مەبەستێکی دیکەتە بوو؟ ئەوە ئێستاکانێ بە زەخیسە لەسەر ئەوە دانا بەڵام ئەوە تا لە لایەنی دیکە بە تایبەتی ئەوەی کە دوێنێ تورکیا باسی لەسەر کردیا جوداکردنەوەی کوردستانی بندستی ئێرانێشە و بەستنەوەی بەو کوردستانەیە کە لە ئایندە ئیسرائیل و ئەمریکا دەیانەوێت دروست بکەن. هەلبەت لە پلانی دامەزراندن ئەم پێم وایە گەیشتونەتە ئەو باوەڕە کە کوردستانێک دەبێت دروست بکرێتن بە حکمی ئەوەی ئیبراهیمی مەبەستی سەرەکی و بنەکی سەقامگیرکردنی هەمیشەیی ئاسایشی ئیسرائیلێ و بەرفرەکردنی تا ئەوجەیەی دەتانن بەرفرەکردنی خاچی ئیسرائیلەیە. ئەلەو حاڵەتە وڵاتێکی وەکو کوردستان ئەگەر نەبێتە دۆستی ئیسرائیلیش دژمنایەتی ئیسرائیلێ ناکاتن لەبەر هەندێ کورد ئەو ڕۆکانێ لە ناو ئەو فۆرمیلەیەی کە گەرەکە کە ئەو گۆڕانکاریەی ئایندەی خۆرەڵاتی ناوینی لەسەر دەکرێت بەشێکە لەو فۆرمیلەیە. منتەها ئەوەی گرینگە هەم لە بەشی بندستی عێراقی هەم لە بەشی بندستی ئێرانێ کورد بەرەیەکی یەکگرتو دروست بکاتن بە تایبەتی بەشی بندستی ئێرانێ کە هەتا ئێستاکانێکە وەکو پێویستە خەتی یەکتری ناخوێننەوە. گۆڕانکاریەکان بە خێرایی ڕوودەدەن ئەوانە دەبێت جەبهەیەک دروست بکەن بۆی بتوانن لە ئانی ڕوخانی ڕژێم یا تەسلیمبوونی ڕژێم بتوانن ڕۆلی خۆیان هەبیتن. ئەوانە ناکرێ بەردەوام هەریەکە بە خەتی خۆی شت بنووسی. دەستپێشخەری هەیە دکتۆر، دەستپێشخەری هەیە لەم ڕۆژانەی داهاتووە هەم پژاک با بڵێن قسەی خۆی کردو پێ دەچێ دەستپێشخەری بکات کۆڵی زەحمەت کێشانیش بەدڵاو کردوەوە دروستە. منتەها دەبێ ئەو کۆنسەیە ڕابگەیەندرێت دروست بکرێتن کە وەکو ئومێدەک بۆ ئەو میلەتە کە بەڕاستیش بەشی بندستی ئێرانێ بە جۆرێک ڕوحیەی کوردایەتیان هەستایە کە مرۆڤ شانازی پێدەکاتن. لەبەر هەندێ
کورد هەموو شانسێکی هەیە گەورەترین دەستکەوت بە دەستبینیتن و ئومێدەوارم لە ئاستی ئەو بەرپرسێتیە ئەخلاقیە مێژوویە بیتن کە سبحەینێ جارێکی دیکە میلەت و مێژوو گلەیان لێ نەکەن. باش سپاس دەکەم. من بە یەک دقە دکتۆر حەسەن ئەحمەد لەبارەی کوردەوە ئەمەوێ قسم بۆ بکەی چونکە وتت ینی ئێران دراو سێمانە و نابێ بە زمانێکی شێوازێکی دیاریکراوە، بەڵام بە دیبلۆماسی پێم بڵێ کوور دەبێت چی بکە زۆر بە کورتی. ڕۆ سەردەمی ئەوە نەماوە بە تەنها سەروەری وڵاتان، ئەوەی کە ئێمە بینیمان لە چەند ساڵی ڕابردوو بەم دەقەیەشەوە کە ئێمە قسەی تێدا دەکەین دەرفەت بە گەلانی بێدەوڵەت دەدرێ و مەسلەی سەروەری پێشێل دەکرێت. چەندەش سەروەری پێشێل بکرێ ئەوەندە بۆ کورد باشە، لەبەر ئەوەی سەروەریە ماڵی کوردی خراپ کردووە و چارە نووسەکەی ڕەش کردووە. سەبارەت بە کورد دەرفەتێکی گەورەی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ هاتۆتە پێش، بەڵام بەمەرجێ کورد یەکگرتوو بێ و لە ئاستی تێگەیشتنی قوڵ بێ لە بارودۆخەکە. بەداخەوە لە بەرەوەی ئەزمموی دەوڵەتداڵی و ترادیشناڵمان نییە، کەلتوری دەوڵەتداریمان نییە. من زۆر جار ڕەشبین دەبم کاتێک کە گوتاری حیزبی سیاسی کوردی یا مەسەلەن کۆمەڵێک شت دەبینم بەداخەوە، بەڵام منیش ئومێد دەکەم کە کورد ئەم دەرفەتە لە دەست بدا، هەرچەندە بەوەش خۆشببینم لە دەست بدا دکتۆر ڕێکت دەخەن بەڵێ وتت لە دەست بدا لە دەست نەدا لە دەست نەدات، لەعنی و دەرفەتە لە دەست نەداتن، لە دەست نەدا. بەڵام من بەوە گەشتبینم ئەگەر کاتی بێ و زەمینەکە زۆر گونجاو بێ کوردەکان ڕێکەخەن، یعنی باش دەبێت. سپاس دەکەم. فاکتەری دەرەکیە کاریگەری لەسەر فاکتەر ناوخۆیەکە بێت. دکتۆر حەسەن ئەحمەد مستەفا پسپۆری پەیوەندە نێودەوڵەتیەکان لە هەولێری پایتەختەوە لەگەڵ مابووی. گەلک سپاس. دکتۆر کرمانج گوندی پرۆفیسۆر لە ئازانکۆی تێنس لە ئەمریکاوە. گەلک سپاس بێەوە بەدوعا.